دوێنێ وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان ڕایگەیاند کە 30 ڕۆژ جارێ موچە دەدرێت بە هاوڵاتیان بەبێ دواکەوتن. ئەمڕۆ دەپرسین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت 30 ڕۆژ جارێ موچە بدا بە هاوڵاتیان لەگەڵمان؟ بە یەک مەچ دەتوانێت بەس بگەڕێتەوە حکوومەتی ناوەندی ئەویش ناودەکەی ڕادەست بکە و 30 ڕۆژ جارێ معاشەکەی با. ئینە من هیچ باوەڕم بە حکوومەتی هەرێم نییە، هیچ باوەڕەکە بینێت دوکان من 40 ڕۆژە معاشەکە بەرگردووە کە 600,000 300,000 بە مانجەکەژی ئەو 600,000 دەیاتێ. وەڵا هیچ باوەڕەکەم بینێ هیچ. وڵی من تا ڕادێ بڕوان پێدی بەڵام چەند جارە بەڵێنیان ناوە هیچ هیوادارمەوە بەڵێنە وابێت ئەگەر ببێ شتێکی باش هەم بۆ خەڵک هەم بۆ بەعام بۆ بازار بۆ هەموو کەس یعنی تەواو خەڵک بێئومێدی بووە تا وەکو خۆم وەکو فەرمانبەرێک ئومێدم پێی نییە بەڵام تا ڕادەیەک ئومێدم پێدی ئەم جارە ئەگەر لەگەڵ بەغاڕێکی احتیمالەیە بتوانم بەس ئەگەر ڕێنەکەی بڕوان پێی نییە 30 ڕۆژ جارە بێت. وەڵی نە وەڵا پێی قایل نیم بەڵام هەر لە هیچ باشترە بڵێ بەس ئەگەر بتوانین بە فولی بدرێ عنی هەبوو هەموو بەعام بۆ ئیش و بازار هەموو کەسێ باشترە بەعام بۆ فەرمانبەر باشترە بەڵامی تر ئەگەر 30 ڕۆژ جارەکە بێ هەر باشترە بەس ئومێدم پێی نییە من چەندین جارە بەڵێنەوە هەمان شت بوو. بەڵێ ئەتوانێت ئەگەر نەیکامانایشی دوای کردووە لای بۆ $90 ئەگەر بە چریشی بفرۆشێ بە چل بفرۆشێ هەنی $20 کەمتر $20 ئەوەی کە ڕاهەنگەیاندووە لە حکوومەت چلی پێویستە 800 ملیار پێویستە 800 ملیارەکە تەکە دەیگەێنێ لەبەرەوە وەزیری دارایی باوەڕ ناکەم وەزیری دارایی دۆکە پیاوێکی ڕاستگۆیە ینی نەگەوە شان حکوومەت ناتوانێت مەوتا درۆ لە خەڵقا بکە ڕاست بەڵە بڕوان بێتی تاژی بڕوان بێتی عەشیدەن لای بۆ دەست لە بەغا شۆراوە ینی بەتەمای ئەوە بەغا پارە بنێرێ بەغا پارە نانێرێ لەبەرەوە مانایتم بنەدان بێتاقەت بۆ بەڕاستی فەرمانبەر هینی نەماوە تەحمولی ئەوەی نەماوە کە بە دوومان جارە موچەوە لێ و موچەکەشی سابی سوێشێنی بەبڕێ و بەو نەحامەتیە ناتوانێت. وەڵی کەس بڕای بۆ بەڵێ نەماوچۆ تا ئێستا دەستی دەستیان پێکردین و ئەمە دوومان جارێ بشت دێنێ بە نێوچریەت دەنێ سەیدی سۆکەکە لێبرن هەموو ماگێ ئێتێ خەڵک بڕای بەو هینە نەماوە قسان چۆمە چەند وەختە هەر واڵێ جار نییە و دووجانە مانگ نییە مانگە دوومان جار ماعاشەوە دووجار وەخان نەیشینم جار دوومان جار وەرمگرتە 50 ڕۆژ جارێ وەرمگرتە بە نێوچری وەرمگرتووە یعنی سەیدی سۆک و سەی هەژدا ئەوە خەڵک هیچ بڕای بە هینە نەماوە حکومەت یعنی هەموو مانگە من دووبارە بێت هەموو مانگە دووبارە بێتەوە. ئەگەر دەرامەدیان بێ و دابوونیان بێت ئەیەن ئەگەر نەژبێت چی بکەن ڕاگشتی هەر وەکو یەک وابێ قەنەعاتیش شتێکی جوانە تا بوویشیانە دایانێکێ 9 ملیۆن 10 ملیۆنی وەرگرت پارەکە ئەگەر تەواویش بێ بۆ جۆرە تەواو بووە ئەگەر داهاتەکەیان بێ بڵێ ئەیەن حتمما درێخی ناکەن لە میلەت چونکی حەزەکەن میلەت تێر و پڕ بێ ئەڵبەتە بنیامی احتیاجیشمان زۆرە فەقیر وشتەمان زۆرە دەستکورد هەیە